نییە ئەوە چی حەلەیەک دەرە ڕەچەتە و پێ نییە تاقیکردنەوەکەمان سەری گرت هەمان چۆن گەنجەکانمان تووشی مادەی هۆشبەر نابن خوشە بنۆڵە با پرۆگرامی ئەم جارەمان لەسەر گەنج و مادەی هۆشبەر بێ کاتە چی میوانەکان ئەماداکەین و دەست پێ میوانن وێ جارەیە یەن بەرنامەیە گەنجانە ئیبراهیم ڕەمەزان لە ساڵە 1982 لە هەولێرێ ژدایک بوویە خودیێ باوەڕنامەیە ماستەرە دووارێ مادەین هشبردە ئیبراهیم مامۆستەی زانینگەهەیە سۆزان عومەر قادر لە ساڵە 1990 لە باژارە سلێمانیە ژدایک بوویە خودیا باوەڕنامەیە بە کلۆریۆسە لە یاسا سۆزان پارێزەرە سیروان ئیدریس لە ساڵە 1985 لە هەولێر ژدایک بوویە خودیێ باوەڕنامەیە بە کلۆریۆسە لە یاسا و پەیوەندی ناودەوڵەتی سیروان لە سەرپەرشتیارێ تۆڕە هەماهەنگیە ڕێخستنایە بەخێر بێن بۆ بەرنامەی گەنجانە دیارە ئەمڕۆ دانیشتوین لە یەکەی لە کافتریەکانی هەولێری سەرەتا لەوە دەست پێ بکەین کاگبراین مادەی هۆشبەر چییە؟ ئالوودەبوون چییە؟ مادە هۆشبەرەکان بریتین لەو مادانەی کە بیر و هۆشی مرۆڤ دەباتە ئاراستەیەشتر واتە بیر و هۆشی مرۆڤ کاتێک ئەو مادانە بەکارن بیر و هۆشی ئینسان گەنجەکە بەرەو هەڵدێر دەبا یاخود لە ناوی دەبا بێهۆشی دەکات کەواتە جەستەی کەسێک کە مادەی هۆشبەر بێهۆشی دەکات جەستەی بەرەو لە ناوچوون دەبا بەرەو لاوازی دەکات وا حەز دەکەی کە کەسێک دانراوە لە دیوارێک ئاگای لە خۆی نەماوە بێهۆش دەبێت ئەگەر دیقەت بدەین ئەو کەسانی کە ئالوودەی مادەی هۆش بن واتە ئەو مادانە زۆر بە بەردەوامی بەکاربێن پێی دەڵێن کەسی ئالوودە بوو کەسی ئالوودەبوو چۆن پێناسەکرەیە ئەگەر کەسێک بەردەوام بوو لەسەر مادەیەک بەردەوام بوو لەسەر مادەیەک بۆ ماوەیەکی درێژخایەن لەگە خینی ئەو کەسە تێکەڵ بوو نەیتوانی ئەو مادەیە تەرککە یاخود ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ بەبێ ئەو مادەی بژی ئەو پێ دەڵێن کەسی ئالوودە بوو زۆر سپاس کاک مهاجر لە کوردستانە بە چ شێوەیەک توانراوە کۆنتترۆڵی مادە هۆشبەرەکان بکرێت ستافێکی باشمان هەیە لە ئاسایش لە دەمە دەستگاکانی ئەمنی دەورەیان بینیوە خۆلیان بینیوە کە مادەی هۆشبەر چییە چون نییە چ پێوەرێک باشە مەبەستن لە پیوە چ پێوەر واتە چ پێوەرێک هەیە بۆ ئەوەی کە باش بێت تۆڵی بە مەسەلەن تیمێکی زۆر باشمان هەیە بە چ پێوەرێک باشە ئەگەر مقارنەی بکەین لەگەل دەوڵەتەکانی جیرانەکانمان حتى حکوومەتی مرکزی حکوومەتی بەغدا ڕێژەی ئالوودەبوون بە نسبەتی دەوڵەتەکانی جیرانمان چه ئێرانە چه ئەفغانستانە چ تورکیە ڕێژەی ئالوودەبوون لە هەرێمی کوردستان زۆر کەمترە بەراورد بەوان چون بەدەبێ بخۆم من بەراورد بکەین لەگەلوان اینجا بزانین کە ئایا باشە یان خراپە بەڵام لە ئێران کە مەسەن دراوسەی خۆمانە مێژوویەکی زۆر دوور و درێژیانە ینی لە کاتی شاوە بەکاریان هێنا بۆیە مەسەلەن ناتوانین بڵین ئێمە زۆر باشترین لە چاوانە ئێمە باشترین بەتاکی دەتوانین بڵین چون بەدەگمەن ئەگەر تەماشای شارعەکانی ما بکەی بچێ پارکەکان بەدەگمەن دەتوانی ببینی کەسێک بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هۆشی خۆی چوە نەمایە بەڵام هزاران حالت هەیە لە وڵاتەکانی جیران تاکید دەکەم خاصەتەن ئێران ئەفغانستان پاکستان تورکیا خەڵی لە بن جسر کەوتینە لەسەر شارعی کەوتینە لەناو پارکەکان کەوتینە و کەسی ئاوریان لێ ناودێتەوە وای ڕاستە کاک سیروان بەڕاستی لێرە باشترە لە چاو وڵاتەکانی ئێمە قسەمان لەسەر باشتر و بەراوردکاریەکە نییە ئێمە قسەمان لەسەر مەترسێ بۆ هەرێمی کوردستان یعنی ئەمن باشتر بم یا خراپترم لە ئێران و تورکیا هەمیشە کۆمەلگای کوردی فێرە شتێک بووین بەراوردی خۆمان بە ئاستی دەوڵەت بکەین ئێمە گرفتەکە مادی هۆشبەر یەک تاچی من بۆ من دەکا هەموو ئێران تاکێکی کورد گەنجێکی کورد تووشی مادی هۆشبەر نەبێ بۆ من هەموو ئێران توش بێ لۆ من گرفت نییە بۆیە بۆ من ئەوەی کاک مهاجر باسی دەکا بۆ من گرنگ نییە تورکیا و ئێران چەندە فڵا ئەفغانستان بەڵام مەترسیش نین مەترسین چۆن ئێستا تەنانەت هەرێمی کوردستان بە پێی هەندێک زانیاری بە پێی هەندێک لێکۆڕینەوە هەرێمی کوردستان بۆتە ترانزیت لە نێوان وڵاتانی ئیقلیمی بۆ دەرباسکردنی مادی هۆشبەر بە تایبەتی لە ئێران بۆ سۆران لە سۆران بۆ شەمزینان بە حکمی عیلاقەتی کۆمەڵایەتی لە نێوان شەمزینان و سۆرانەوە ئەم مادە هۆشبەر ئاڵوگۆڕی پێوە دەکرێت ینی ئەمە تەنانەت پارتی سیاسی کە ئەمە بەڕاستی کارەساتە لە وڵاتی ئێمە پارتی سیاسی کە لە سنوورەکانی هەرێمی کوردستانان بەشێکن لە ئاڵوگۆڕکردنی مادەی هۆشبەر باشە بۆچی کەسێک بازرگان بێ سزاکەی
هاوتەری نییە لەگەڵ ئەو کەسی کە بەکاری ئەهێنێ واتە چۆن سزای تاجرەکە قورسترە لە بەکارهێنەر لە کاتێکە ئەگەر بەکارهێنەر نەبێت تاجر ناتوانێت مادەی هۆشبەر بفرۆشێت من پێم وایە ئەم کەسەی کەوا موادی مەخەدەر بەکارهێنێ نەخۆشە نەوەک تاوانبار تۆڵی نەخۆشە بەڵێ لە هەموو قانونی عێراقی و قانونی کەونیە سزایەک نییە لەسەر ئەو کەسێک کەوا تاوان بەرامبەر خۆی ئەکات والله لەگەل بیرۆبووچوونی سوزانخانیمە چون ئەگەر تەماشای بیرۆبووچوونی نەتەوە یەکگرتووەکان و هەموو دەوڵەتە پێشکەوتەکان بکەی بیرۆبووچوونیان لەسەر بەکارهێنەری مادەی هۆشبەر ئەوەیە وەکو نەخۆشێک سەیری دەکەن ئەگەر تەماشا بکەین بە دروستی ئەو مادەی چاردەی یاسای مخدراتی بخوێنین لەوێ فەرز کرایە لەسەر وەزارەتی تەندروستی و سنتەر دروست بکرد بۆ ئەوە کەسی بەکارهێنەر واز لە مادەی هۆشبەر بێنێت بەڵام ئەو سنتەرە ئەو مەراکزانە وەکو پێویست کاری بوو نەکرا لەلایەن وەزارەتی تەندروستی یەک قەوسم دەیتی هەندێک شوێن هەیە کەسێک گیراوە مادەیەکی بەکارهێناوە لە زیندانێکە دەزانی ئەو کەسێکە لەو زیندانە بۆ لەباتی چارەسەر فێری مادی زیاتر بووە بۆچی کاگی برایم ئەو کەسانی کە دەستگیرەکەن لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر لەوانەیە کاگ مهاجر باشتر بزانێ بۆ ئەبێت دووسێ جار لەسەر ئەم کەیسە دەستگیر کرابن ئەجا جارێکی تری ژێنەوە ناو کۆمەڵگە و جارێکی دەستگیر چارەسەر شاباس ئەگەر وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە بەڕاستی ئێمە کار دەکەین بۆ ئەوی بەندیخانەکانمان چاکسازیەکانمان بە مانای کەلیمە چاکسازی بن ئەمە ئیشی بۆ ئەوەی ئەمە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی و وەزارەتی تەندروستی نەخێر تا ئێستا ڕێژەی 105 نەکراوە چاکسازیەکانی هەرێمی کوردستان تا ئێستا ڕاستە شوێنی ئەوانەیە زۆر باش بووە ژوورەکانیان باش بووە پاک و خاوێنە بەڵام لە ڕووی چۆن بکرێت بۆ نمونە باسی کەیسی مادە هۆشبەرەکان بکەین چکە زۆر بابەتی تیا لەوانەیە سوزانخوا باشتر بزانی بەڵام ئەگەر باسی مادە هۆشبەرەکان بکەین دەبینین ئەو بەندیانەی کە لەسەر مادەی هۆشبەر گیراون لەگە کەسێک دانراوە کە زەلامی کوشتووە پیاوێکی کوشتووە یاخود تەعەدای مەسەلەن ناموسی کردو یان شتێکی کردووە پێکەوە بیر و ئاڵ و گۆڕ دەکەن بۆ ماوەی مەسەلەن بەندەکەی 6 مانگە مود دەکەی لەو 6 مانگە کۆمەڵێک بابەتی تر دێتە مێشکی ئەو کەسە تووشی زەلام کوشتن دەبێت تووشی قەتری گەورەتر دەبێت تووشی کارەسەر تێکەڵبوونی بەندیەکانەوە ئەکات توشبووان و بە زیندانەکەین ئێمە راپۆرتێکمان هەیە لەگەڵ دوو کەسە کە مەسەلەن ئالوودە بوون دەستگیر کراون و دیسان مەسەن دوو جار لەسەری دەستگیر کراون با بزانین چی ئەڵێن خاوەنی سێ منداڵەوە بەهۆی نەبوونیەوە بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە تووشی مادەی هۆشبەر بوو لەیان چەند برادێک بووە بەدانێر پاشان بۆ دوو تا بە ئالوودە بوو تا ئێستا دوو جارێک گیرا و جاری دووەمە لەسەر مادەی هۆشبەر دەژی بیدار زۆر بێ سەحەت بووم مەشاکلێکی عایلیمە بوو هێنایان برادێکمە بوو تیپۆ عنی پیاو دەبی ئازابی لە ئافرەتی و چۆن دەبێت و ماڵ بەجێ بێنی سیابی سۆمەت زیینی دامیان زۆر بە قووەت بوو ئیتر چووم و ماڵی کێشەشم دروست کردم نزانیم دەپاچی باش نەمزانی دواتر مەشاکل زیاتر بدواوە دووەم جارمە بژیرم جارێک ساڵێکم خواردووە پێم وایە ئەوانەی مادەی هۆشبەر بەکاربینی مەشاکلی ڕۆژ بڕۆژ زیاتر دەبی نەکەم بێتەوە ئەوانەی مادەی هۆشبەر بەکاردێنن زیاتر ناتوانم بچمەوە ماڵەوە بەکاری بێنێ ماوە لەوانەیە ینی عیب نەبێ لە مەرافق زیاتر بەکاری بێنێ یان لە حەمام بەکاری بێنێ یان لە ماڵام ئەو ماڵانەیە کە برێن ئیشی بە درۆشتی لێ دەکرێ ئیشی لە شکرۆشی لێ بکرێ لەوانەیە زیاتر لێ بەکار بهێندرێ ئەو مەجالە لەوێ زیاترە بەڵام ئەوانەی کە لە مارەوە بەکاربینن ینی زۆر کەمترە عیلە هەیە ڕێ نادا پڕەکەی بۆ دەرەجێ لە ماڵەوە مادەی هۆشبەر یان برادری بهێنتەوە ماڵەوە بەڵام زیاتر لەو زیانە بەکار بهێندرێ لە 12 ساڵیەوە لە ئیسفەهان بووم لەوێن دەرە فێری تریاکیان کردیم نەمدەزانین تریا هەر چییە مەخدەرات چییە نەمزانین محتاجی چییە وەچ فێر بووم کەتمە ناو بەردەوام بووم هەتا 2012 لە 2012 وازم دەهینە هەتا پێنجمان پێش خێزان من جودا بوو دیسان دەستپێ کردەوە لە خەفەت ئەمە خێزان من جودا بووە 2000 زەرتە لەیدام وەزی زەرتە لەیدام چوومە وەزی لەو مادەی بەزم بۆی فکری لێ نەکەمەوە
هەر کێشەکە لۆ پێش بە شەڕەکی بکەیت مشیلەکە لۆ بە عەسەبی دەست پێ دەکەیەوە لە جسمت دەستە دەرێ لە مێشکت ناستە دەرێ پێیانەوەی بە حیاتی تاقی نەکەنەوە لە بۆ یەک جاری بی تاقی نەکەن کە تاقی بکات دووچاری دەبێت هەر یەک جار تاقی بکاتەوە دووچاری باشە کاکی برایم ئەمە هۆکاری چییە؟ کەسێک کە جارێک ئەگیرێ لەسەر تاوانێک دیسان دووبارە ئەبێتەوە و جارێکی تریش ئەگیرێتەوە. بەڕای خۆم بێ پلانی حکوومەت یاریمی کوردستانە لە بەندیخانەکان ئەگەر بێ و پلانێکی تۆکمە هەبێ بۆ نمونە توێژەری کۆمەڵاتی زۆر توێژەری کۆمەڵاتیمان هەیە لە بەندیخانەکان ڕۆژانە ینی ئەگەر سیر بکەین ئەفتە یەک ڕۆژ بەبەری دەکەوێت توێژەری کۆمەڵاتی ئەفتە یەک ڕۆژ دێ بەبەری دەکەوێت 2 ساعتی خۆی 3 ساعتی خۆی دەوام دەکات و دەڕوە ئەوەی من باسی دەکەم دەبێت سیستەمێکمان هەبێ سیستەمی چاکسازی ئالوودەبووان واتە چۆن کەسێکی ئالوودەبووی نەخۆش چاک دەکەین و بێتۆ ناو کۆمەڵگا ئەگەر ئێمە سەیر بکەین لە کوردستان تا ئێستا هیچ حکوومەتێک و هیچ ڕێکخراوێک و هیچ کەسێک ئەو کارەی نەکردووە چونکە ئەگەر بێ ئەو بەرنامەی ئێمە دامانناوە بە پرۆپۆزل دامانەتە سەرۆکایەتی حکوومەت یاریمی کوردستان ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکاردێنین لە جۆری ئالوودەبوو یعنی لە جۆری عەشیشی هۆڕنەوە پێویستی بە ماوەی 6 مانگ هەیە لە ڕووی دەرونی لە ڕووی جەستەی مەسەرەن بەلایکم پێویست بە 3 مانگ باش لە ڕووی جەستەی و 3 مانگی پێویستە بەڵێ زۆر باشە کاکسیلان تۆ کۆمنتی چی بوو لەبارەی ئەو دوو گەنجەوە خۆی ئێمە گرفتەکە لێ من لە شێوازێکی مەدانی باز دەکەم من لەیەکی لە چاکسازیەکان پارک کۆنفرانسێکمان بۆ کرد لە یەک دوو کەسم پرسی کە بازەکانی مادی هۆشبەر کردو وتی من 3 جار بەربووم هاتوومەوە زیندان 10 جاری تریش بەربووم هەردێمەوە چکە ئەو بازرگانی لە ناو زیندان بەدەستم دەکەوێت لە دەرەوە بەدەستم ناکەوێت بەپێی هەندێک زانیاری من و ئەو دوکمنتان لەوەدەستا دەزانیت لە چاکسازی و بۆ چاکسازی شارێکەوە پەیوەندی هەیە لە بینی بازرگانەکانی مادی هۆشبەرە کە ئەمە کارەساتە پەیوەندی بازرگانی هەبووە لە بینی دوو کەسی بازرگانە لە ڕێگای تەلەفۆنەوە بەڕاستی بۆ پەیوەندی بازرگانی لە بینیانە هەیە ئەو جامێرە قسەی درستە کەیسمان هەبووە لە ناو سژندا شخص گیرایە یا سزا درراوە یا ڕاگیراوە مووقوفوە بە ئەمری دادوەر شخصی دی چۆنە لای ئەو بە تەلەفۆن و تەلەفۆنی پێدەدرا بازرگانی بە ماوەدی هۆشبەرکی دێ لە دەرەوە ماوەدی هۆشبەری بۆ ئەشخاصی دیری دابین کردووە بە کەمیاتی زۆریش بەڵام دەبێ ئێمە دەبێت لە فکری چارەسەر بین زیاتر لەوەکو باسی کێشە و ئەوانە بکەین ئێمە بۆ ئەوەکو کێشەکان بزانین دەبێت هۆکاری ئالوودەبوونی گەنجەکان خەلک یا هەر کەسێکی دی بە مادەی هۆشبەر بزانین هۆکاری gelek زۆرن ئەگەر بمانەوێ بژمێرین لەوانەیە هەر هۆکارێکی هەر هۆکارێک و دەبێتە سەبەب و گەنجێک کەسێک gelek زۆرن لە ڕووی هۆشیاریان پێ نادرێ بەڕاستی گەنجان هۆشیاری پێ نادرێ دەرونیەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی بابێ نەفسیەوە لە ڕووی برادەرەکانەوە لە ڕووی چەندین تەواری لە خۆی دەگیرێتەوە و پێویستی لەوانەیە هەر کامیان باشە زیاتر دوای باسی هۆکارەکانکەین بە سۆزان خان لە ڕووی یاسایەوە چه یاسایەکەی بۆ ئەو کەسانی کە ئالوودەبوون یاخود بەکارهێنەرن یاساکەیان چییە؟ وەکوتم ئێمە یاسایەکمان هەیە بڵێ یاسای قانونی مخدراتی عێراقی کە لە ساڵی 1965 دواتر لە 68 تعدیلێکی کەیکراوە زۆربەی ئەو نەخسی زۆرتیا دواتر هەیە لەسەر بزانام ینی سزاکە چییە؟ باشە من لەم مدەیە ئێمە یاسایەک دەرچوو یاسای لێبوردنی گشتی باشە من تەکید بووم لە 100% دادوەرەکەی ئەتوانیت لە کام حکومە ئایا بە مخدراتەکە لەوەی کە خواردوێتی یاخود بە بازرگانەکەی حکمی بدات بۆ لە برەی لێبوردنە گشتێکاڵێ ئەو کەسی کە بەکاری هێناوە کۆمەڵێک ئێمە کۆمەڵێ نەخسیکە من خودی خۆم چەندین جار نەخسم لەم یاسایە گرتووە زۆر جار ئێمە لە کاتی بە تایبەتی شروع لەم مادەیە کاتێک کەسێک ئەم ئێوێ دەست بکە بەم تاوانە لەو کاتەیە کە ئەگیرێ سزاکەی هەر لەسەر ئەدرێ بەڵام قانونەکە خۆی ڕێگەی بە شروع واتە دەست پێک لە تاوانەکە کردووە نەدۆستێنم ڕووی دەمەکەمە کاگیبراهیم و دوادەر ئێمە بۆ لای تۆ مامۆستا کاگیبراهیم زۆر هەمومان لەوانەیە سە بینەریش هەست بەوە بکە زۆرترین هەواڵ هەیە لەسەر ئەوەی کە مادەی هۆشبەر بە بڕی ئەوە باشە دەستی بەسەرا گیراوە بەڵام هەتا ئەم دقەیە کەسێکمان نەبینیوە بڵێن ئەوە ئەم کابرایە ئەم شخصەیە کە تیجارەتەکەی پێکردووە هەز ناکە ئەمە کێشەی گەورەیە لە هەرێمی کوردستانە تا ئەم دقەیە کەسێک نەبووە کە بێنە سەر شاشە تاکو هیچ نەبێ ئەوانەی تر دەرسی لێوەرگرن و کۆتایی پێبێ
بەڵێ ڕاستە ئەگەر بازرگانێکی گەورە لە هەرێمی کوردستان مەسەرەن بە چەندین کیلۆ مادەی هۆشبەرگیرە ئەبێ پێشانی خەڵک بدرێ ئەو کەسە چییە خەڵکی نا من لەگەڵ ئەوانیم بەڕاستی چونکە ئەمە ئەزانی بۆ چونکە کاریگەری خراپ ئەکاتە سەر ئەشێ بۆ نمونە ئەم کەسی کە تیجارەت دەکات کەسمان هەیە تاوانبارمان هەیە من لەگەڵ پاراستنی مەبدەی ئینسانیەتام ئەم کەسە تاوانێکی تۆ حکومەتی ناکرێت بێتە بابەتی کۆمەڵاتی بوون و حەقی لە بەرامبەر حەقی لێ تیرۆریست مادە ئێستا پێی دەڵێن تیرۆری سپی ئەمە کارەساتە ئێمە وا بە خەڵکمان پیشانداوە وا بە خەڵکمان نیشانداوە لەسەر لە وەزارەتی تەندروستی هەندێک ڕێنمایی دەرەچێ نێرگەلا کارەساتە مادی هۆشبەرکی دەیە باشە نێرگەلا بە 1500 چۆن مادی هۆشبەرکی دەکرێت کە بنرخێکی زۆرە تۆ نەخێر دەبی بازرگانە گەورەکان پیشان بدەی ئەم شخصەیە چۆن دوێنێ تیرۆرێک بازرگانمان هەبووە ئەمن لەگەر بەکارهێنەرنی نابێ بەکارهێنەر پیشان بدرێت بەڵام بازرگان دی پیشان بدەیت کاتێمە بۆ چاکسازیەکەین ئەگەر پیشانی عالەمی بدەین کاک مەهاجر ئامادە ئێوە ئەو کەسانی کە دەستگیر دەکرێن و بازرگانەکان پیشان بدەن بداية داخل قوس كومنت كما هي لسر قصي سوزان خاني باسی سزایی کرد بودی ماده 14 هوشبر 6 ماه تا 3 سال سزای دانوا و حزکم جاره کردی سوزان خانه و ماده بخوین تو سزای بکارهنر 6 ماه تا 3 سال و تم بابتی جنایتی لگل کسی بکارهنر اما جوازی سزای بکارهنر اگر شخص مدنی بود تا 15 سالی به سزا بودان روا بو بکارهنر شخص اگر عسکر به سر به هیزکانی امنی به چه پیشمرگه چه جیش عراقی چه شرطه به یا آسایش به لکاتی شرطه به حتی سزای اعدامش بودن روا بو بکار هنر اما ظروف ثانیتی بله تاسكز اعدام كراوي بكار هنر لهرين كردستان اعدام راي نمزون ذكرت سيارش كبكي لك محاضر بالنسبه لي سزای کی دمویس او بدیدات روشنبیری درست بدون احاله کردنی اما دی علم زورترین احاله کردنی اما دی به قانونی کاک مهاجر خلق بردراوه دادگای جنایت تاوانکان کاک مهاجر خلق لدزگای آسایش لە مؤسسەکانی ئاسایشی کە بە ڕسمیەن نەبووتە تاوانبار وەکو تۆمەتبار بووە نەکشان تاوانبار ئەوەی نەبووە زانی بەردراوە بە پارە یەکێ لە بەرپرسەکانی حکومەتە بەمنیوت لە یەکێک لە شوێنەکانی سەرسوور کەسێک گیراوە 30 دەفتەر دۆلاری داوە بە فڵان کەس و بەردراوە ئەی ئەمە کارەسانی لە وڵاتی ئەمە بەجددی بۆ شای ئەمنی نییە لە هیچ وڵاتێکی دنیای نییە و ڕێژەی تاوان تو بتوانانی بکێ سفر ئەو نەبوو شای ئەمنیە بەڵام توانین کەم لە هەموو کۆمەلگا تاوان ڕوودەدا ئەو تاوانە لەوانەیە کوشتن بێ لەوانەیە دزی بێ ئەوەش دەبێت بەکارهێنان یا فرۆشتنی مادەی هۆشبەر وەکو تاوان شاوی دەکەین تا چاوی ئەوەی دەکەین ئاسایش هێز ئەمنیەکان پۆلیس ناتوانێت بۆ شای ئەمنی کەسێکی دابنێت چاودێری هەموو کاک مهاجر لەسەر بۆ شای ئەمنی بەڕاستی من نزیکەی 10 ساڵ زیاترە لەسەر مخدرات لەسەر مادەی هۆشبەر کار دەکەم بەڕاستی دەستگا ئەمنیەکان کارێکی باشیان کردو بەڵام نەیانتوانیوە 100% کۆنتترۆلی هەرێمی کوردستان بکەن نەیانتوانیوە ئەمە پێویستی بە چیە نەیانتوانیوە بەڕاستی بۆ نمونە ساڵاتچەکانی وانیش و بودجەی وانیش باشەدا هەرڵی خەتای حکوومەتە تاکەی 100% خەتای حکوومەتە حکوومەت هەرێمی کوردستان باری ئەمنی بپارێزێت تۆ ناڵی خەتای حکوومەتە باشە ئەو وڵاتانەی تر وەکو ئەمریکا ئەوێش هەر خەتای حکوومەتە ئەگەر دەتەوێت باسی ئەمریکا بکەیت ئەمریکا خۆی دەستی هەیە لە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە وڵاتەکەی ئەگەر ڕێگەم پێ بێ دیمان ئەمە داتایەکم لە بەردەستە لە ساڵی 2006 تاکو 2010 کە لە 2006 30 حاڵەتە بوو ئێستا ساڵی 2010 تا ئەم دقەیە ئێستا ساڵێک بۆ دێمە دوات کە ئەماری فەرمی ساڵی 2007 لایە 272 حاڵەتە بوو ئەمە خەتای حکومەت ئەمە بەس بەندیەکان لە 2007 300 هەبوو 2016 507 کەس هەبوو ئەمە بەس بەندیەکان توانین گۆڕانەکە لە ئەمە بەس بەندی 2006 بۆ 2016
قانون لەسەر تطبیق کراوە ئەدی ئەو کەسانی کە لە دەروی ئەوە بەس یاسانە بەندی ئەو ئەدیوانەی لە شەقا منوانەی لە شارەکان ئەوانەی لە مەزرعەکان ئێمە باسی ئەواکەین کە یاسا ڕێکاری لەگەڵ کردووە یاخود ئەگەر تۆ باسی ئەمانەی سەر شقامەکان کە ئێمە دیسانەگرێتەوە بۆ نەقسێکی دەستگاکانی ئاسایشکاوەتە ئێمە ئاگاداری ئەوانە نین ئێمە ئاگاداری ئەو داتایانین کە هێتە ناو دادگاکان بەڕاستی هێتە دەستگاکانی هەیە کە بەکار بهێنرێ و بپارێزرێ یەکێک لە شارۆچکەکان یاریێمی کوردستانە مادی هۆشبەر چاندراوە بۆ نمونە من بە چاوی خۆم بینیمە لە گەرێکی بەرپرسە باڵاکانی ئەم حکوومەتی یاریێمە بۆ ئامادەکردنی ئەم کۆنفرانسە شوێنێکی پیشاندامە لە سەر سنووری بەڵێ نێوان هەرێمی کوردستان و ئێران و سێ گۆشە لە تورکیاش حسابە باشە پارتێکی سیاسی کە بکرێ من ناوی پارتە سیاسەکەش دەڵێم مەزرعەی یعنی ئەگە پێتان باشم نتوانم ناوەکەش بدەم یعنی چەند جار بە هاواریشمان بۆ کردووە ناکرێ پارتێکی سیاسی بودجەی ساڵانەی خۆی تەرخان بکە بۆی کە بودجەیەکی ساڵانەی هەبێتن و لە ڕێگای مادی هۆشبەرەوە لە ڕێگای قاچاقی مادی هۆشبەرەوە کە ئەمە کارەساتەکە ئەوەیە بەڕاستی هەرێمی کوردستان یعنی ئەمە پێمان وا بوو سۆران و هەڵەبجە و سنوورەکان شوێنی مادی هۆشبەرەوە تۆ بە دەستگای ئاسایش فلان حیزبە بە مستەمسەکەەوە من تەسلیمی ئەەکەم کەوا فلان شوێن بەرهەمێنانی موادی مخەدەریەکە ئەوە ئێستا بۆن من لە یەکێک لە وڵاتانی کە زۆرترین ڕژیم مادەی هۆشبەرێتە ناو هەرێمی کوردستان و ئێرانە ڕاست وڵاتی ئێران یەکێک لەو یاسا زۆرترین قەزاش قەزای سۆران و قەزای قەڵاتزێ بەڕێی ئێستا پاکترین قەزا قەزای سۆرانە باشە بە ئەمام ئێستا پاکترین قەزایە ئێستا لە هەرێمی کوردستان پاکترین قەزایە ئێستا پاکترین قەزا لە هەرێمی کوردستان سۆرانە ئێستا بنەفاو و دارەت و قەڵاتی نوێ خراپترین شوێنە لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە راپۆرتێکمان هەیە لە دەرمانخانەیە کراوە کە زۆرترین بە یەکداکەوتنیان هەیە لەگەڵ ئالوودەبووان بە بینێت. ئایا لەلایەن وەزارەتی تەندروستیەوە هیچ کتابێکی ڕسمی هاتووە کە بڵێ ئەم دەرمانانە کۆمەڵێک دەرمان نابێ بەکاربهێنرێن و نابێ بیاندن بە کەس بەبێ مەسەلەن نوسخەی دکتۆر؟ بەڵێ خۆی لە خۆیدا پێویست بە ئەوە ناکا کە ڕێنمایی یان کتاب لە وەزارەتەوە بێچکە ئەوە پیشەی ئێمە وەکو دەرمانساز ئێمە ڕێنمایی تایبەتمان هەیە لە بواری دەرمانسازی ئەو دەرمانانە ئەو دەرمانانی کە ئەبنە هۆی ئاڵوودەبوون نابێ بەبێ ڕاستێتی پزیشک بدرێ و هەندێک جار لە وڵاتی ئێمە بەڕاستی بەداخەوە من بە ڕاستێتی پزیشکی شنایدەم چکە ئەزانم ئەو نەخۆشە پێویستی پێنیە کەواتە ئەبێ دەرمانسازەکە خۆی قەراردا خۆی ئەزانێ کە ئەو دەرمانانە چین کەوا نادرێن بەبێ ڕاستێتی پزیشک و چین دەبنە هۆی ئاڵوودەبوونی خەڵک. واتە کتابی ڕسمیتان بۆ نەهاتووە؟ وەک بۆم باس کردی ینی بەڕای من پێویست ناکە کتابی ڕسمی بێت چکە ڕێنمایی تایبەتمان هەیە لە سندیکای پزیشکان هەمانە وەکو عیلمیش کە خوێندومانە ئێمە ئازانی کامانان کەوا بنەهۆی ئاڵوودەبوون و شارەزایمان هەیە لەو بارە بەڕاستی پێویست ناکە ینی وەزارەت یا کتاب بنێرێت چکە بواری خۆمان ینی سپێشاڵت خۆمان. ئەی باشە مەسەن قەت شتێکی ئاوا ڕوویاوە بۆتان کە کەسێکی ئاڵوودەبوو هات بێتە دەرمانخانەکە و کێشەی بۆ دروست کرد بێتن؟ بە دڵنیاییەوە زیاتر لە حاڵەت هەمانە و دەستدرێژیشیان کردووە سەر ڕەشەشیان لێمان کردووە بەڵام خۆشبەختانە برادرانی ئاسایش هاوکار بوونە بەڕاستی کەسەکانیان دەستگیر گرتووە و تەمبێشیان کردو ئەوەی بەڕاستی کە من شکایەتم لێ کردو و نەهاتوەوە بەلاماندا. ئەی چۆن نتوانین کۆنتترۆلی بکەین مەسەڵەن ئەو دەرمانانە کەمتر بەکاربهێنرێن لەلایەن گەنجانەوە؟ کۆنتترۆلکردن کە بۆم باسکردی هۆکارەکانی ڕێگریکردن لەو هۆکارانە یەکەم تعلیماتی قورسدانان و متابعکردنی وەصفاتی دکتۆرەکان بە تایبەت دکتۆرەکانی ڕۆماتیزم و ئێسک و ئەو دکتۆرانی کەوا ئەو جۆرە حەبانە زۆر دەنووسن کە دەکرێ بەدیلی تری هەیە ئاسانتری هەیە ینی پێویست ناکە نەخۆشەکە لەسەر ئەو دەرماندا بنرێ. یەکەم دووەم حەزەرکردنی دکتۆرەکانی نەفسی، سێیەم تەرکیزکردنە سەر دەرمانخانەکان و کۆگاکانی دەرمان، چوارەم ڕێگریکردن لە شوێنە ناشەرعیە ڕێپێنەدراوەکان کە دەرمانی تێدا دەفرۆشێت. گوێمان لێبوو کاگی ئیبراهیم کە ئەو سەیدەلانیە وتی ئێمە هیچ یاسایەک ینی هیچ یاسایەکمان بۆ نەهاتوە. باشە وەزارەتی تەندروستی خۆی وتوێتی کە کۆمەڵێک دەرمانن ئەوانە قەدەغەن و نێردراون بۆ هەموو دەرمانخانەکان. بۆچی ئێستا ئەم
سەیدەلانیە ئەڵێن ئێمە هیچ شتێکی وامان بەدەست نەگەیوە. خۆی من لە سەرەتاش باسم کرد کەم و کوڕیەکەی ئێمە لە بڵاوبوونی مادۆژبەرەکان زیاتر لە وەزارەتی تەندروستیە بۆ نمونە ئەم سەیدەلانیە چۆن مۆڵەتی وەرگرتووە ئەگەر بێ و ڕۆژانە یاماگانە بەڵێ لە مەرجەکان وایە لە ڕێگەی سندیکای دەرمانسازانەوە هەر فەرمانێکی وەزاری دەربچێ لە وەزاری تەندروستی وێنەیەک دەنێدرێ بۆ سندیکای دەرمانسازان لەوێەوە ئاراستی هەموو سەیدەلەکانی کوردستان دەکرێت کەواتە بۆیان هاتوو بەڵام لەوانەیە لە ناو بەریدەکەوی نەگەیش بێ لەوانەیە خۆی نەچوبێ بیهێنێ ئەجینە ئەم فەرمانە کە لە وەزارەتی تەندروستی دەردەچێت تایبەت بەلیستی مادەوەژبەرەکان ئەبێ هەموو سەیدەلانیەکان وەری بگرن. سەیدەلانیان خۆیان ئێمالیان کردووە. لە ساڵی 2012 وەزارەتی تەندروستی بەیانی ڕقم ژمارە 71 دەرکرد لە پەرلەمان مصادقەی لەسەر کراوە نەشر کرا. کاتێک لە جەریدەی ڕسمی وەقایع کوردستانی نەشر دەکرێت هیچ کەسێک ناتوانێت مبررێکی بدۆستەوە بێژێت من ئەوە بۆم نەهاتیە. هەموو سەیدەلانیەک منتەمیە. زۆر باشە. کاک ماجر من لێرە ئەدوەستێنم لەبەر یەکشت پێشووی بینە ناو بەرنامەکەەوە لەگەڵ دیمانە لەگەڵ دکتۆرێکی سەیدەلانی برادەرمانە قسەمانەکە باسی و بیانواناکە ئەزای ئەنوا ئەشکال بیانوو هەیە کە پێیوەستە بە ئێوە مۆری دکتۆر دزراوە باشە جاو دکتۆرە هەر بۆ خۆشی لەگەڵ دیمەنایی و کەسی توشببوو یەک احترامان لێگرێ خۆشمان نازانین کەس احترامی وای لێ نەگرتووی یان شتێکی تر هەیە دکتۆر هەیە کەسی توشببوو کە ئەچێڵە من شقیقی و نازام شتێکی نامێ هەندێک شتەیە بیڵێن هەندێک بیانوە بیڵێن ئەڵێ من ئەوەم هەیە ڕێک دکتۆرەکە بۆ نمونە گەر لە نەخۆشخانەکە لە قەزایەکیان لە دوورە دەست بێ خێرایەکی لە حەفانی بۆ نووسێت و ئەیاتی ئێمە تو باسیەوەکی کە ئەمان کۆنفرانسیان کردو یان بۆ نمونە هەوڵیان ناوە ئەی ئەمە خۆی بۆ خۆی بۆشایی نییە نه بۆشایی نییە ناتوانین دکتۆرێک و بەخۆی ئیهمال کرد گەشت بدە ئەو دەرەجەی حەدی لەو دەرەجە ئیهمالە ختمی مۆری بدۆزرێت بە دوو کەلیمەی کەسێکی بژێت من نەخۆشم ئەو نەخۆشم هەیە ئەو دەرمانە بدە یعنی دەتوێت ئەسڵ دەبێت و محاسبەی و دکتۆرە و پزیشکە بکی سەر بەخۆ بە قسەی نەخۆش دەرمانی دەدێت بۆشایی نییە؟ بۆشاییە لە بواری خۆدا نە بواری ئەگەر ڕخسەت بێتی بۆشاییە لە بواری پزیشکیدا لە بواری میهنەکەی خۆدا ئەوە بۆشایی ئەمنیوە خۆی کردووە پێویستە ئەوە بۆشاییە لە وەزارەتی تەندروستی ئەنجومەنێکێ ئەنجومەنی بەرەنگارمەنی مادەوەژبەرەکان باشە ئەو ئەنجومەنە سەر بە سەرۆکی حکوومەتە سەرۆکی حکوومەت وەزیری تەندروستی ڕاستپاردیە بۆ ئەوەی بەرەنگاری مادەوەژبەرەکانیتەوە باوەڕ بکەن ساڵی یەک کۆبوونەوە دەکرێت لە پاش کۆبوونەوەکەش نانێک دەخرێت و خوا ئافیس و بەخێرتی یەک شتی تر ناکرێت ئەبێ پرسی بەرەنگار بوونەوەی مادەوەژبەرەکان لە کوردستان ئێمە لە کاک ئیبراهیم نەخشەیەکمان داڕشتووە بەڕاستی یعنی تەقیماوەی پێشەش مانگ دەبێت ئێمە هەمیشە هەوڵمان داوە بۆی کە بتوانین بە شێوازێکی ئەکادمی ئیژە سەر ئەم پرسێ بکەین ئێمە نامانوێت بڕکرێ ئێمە دەمانەیە هەوڵ کەمکردنەوەی بدەین و خەڵکی تر توش نەبی بەڕاستی ئەمە کارە ساتەکەیە خەریکە ئێستا لەوەی مامۆستا سەرەتا ئەمە لەبێت بە دیاردا بۆ یەگەرم ئەمە بڕیارمان هەیە یاسامان هەیە وەزارەتی تەندروستی کۆمەڵە بڕیاری دەکردووە بەڵام گرفتەکە لە تەطبیقکردنە ئێمە کۆمەڵگایەکین یاسامان زۆر بەلاوەگری نییە بڕیارمان زۆر بەلاوەگری نییە بەڵام قسەکەی کاک ئیبراهیم شتێک بوو ینی ئەڵێ لە ئەم ئەنجومەنی دانراوە لە ساڵێکە یەک جار کۆبوون ینی ئێوە ئیشی ئەوە تەنانەت لە ناو کۆبوونەوەکەش تەنانەت لە ناو بڕیارەکەش دراوە کە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بەشدار بێ ئێمە پێمان وایە ئەکتیڤترین ساڵاتی ڕێکخراوی مەدەنی کاک ئیبراهیم بەشدار بەڵام نەبووە بۆچی بەشدار نابن والله تا ئێستا لەبەرەوەی کەم و کوڕی زۆرە لە خودی وەزیر خۆم بە تەلەفۆن دوو جا قسەم لەگەری کردووە وەزیری تەندروستی کە گوتی وعدی داوە لەگەڵ ڕێکخراوەکەی ئێمە و لەگە ستافێکی گەنجی ئاوات ساڵک لە بواری مادەوەژبەر دەیکاتە ئەندام چەند مانگ لەمە پێشەگەڕێت ئەوە 6 مانگ دەبێت باشە کاک ئیبراهیم نەدوێت کەم و کوڕیەکان چین کەم و کوڕیەکان زۆرە بەڕاستی ئەبێ بەڕاستی با پێت بڵێم ئەو کەیسە لە دەستی وەزارەتی تەندروستی دەربێت ڕێکاری یاسایی خۆی هەیە دەستگیرکردنی شخص دەبێت بە یاسا بجوڵێنی ئەوە نەگەر معلوماتیان لەسەر کەسێکی بازرگان هەیە لە ڕێگای شوونقانونی خۆیان نووسراوێک ئاراستەی دەبێت ئیداعام بکەن ئیداعام دەداتە دادوەری لێکۆڵینەوە و ڕێکاری پێویست وەردەگیرێ طبعا بۆ ئەوە کە ڕێکاری پێویست وەگی دەبێت بەلگەی پێویست هەبێ اینجا بە تەلەفۆنێک بڵێ فلان شخص بڕۆ دەستگیری بکەن ناکرێت بەنسبەت ئەو پرسیارەی دیمەخا زۆر جوانە ئەبێت چێ سەرپەرشتی ئەو لێژنەیە بکە چێ باڵاترین دەسەڵاتیە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ئەو سەرپەرشتی ئەو کەیسە بکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت سەرپەرشتی ڕاستە خۆی ئەو کەیسە بکە تا ئێستا داوێتە وەزارەتی تەندروستی وەزیری تەندروستی ڕاستپاردووە بۆی سەرپەرشت بکە بەڵام ئینشاڵڵا سەرۆکی حکوومەت گوێی لەو بەرنامەیە دەبێت و ئەو بەرنامە بیسەر دەبێت ئەبێ سەرۆکی حکوومەت خۆی خودی خۆی
پێویست ناکە وەزیرێک و جێگرێک و کەسیشتر سەرپەرشت بکە ئەبێ خۆی مانگانە سێ مانگجارێک کۆبنەوەتی دەوری ڕێکاری یاسایی هەندێک ڕێنمایی جددی دەربکە بۆ ئەوی بنەبڕی ئەو بابەتە بکرێت لە کۆمەڵگەی ژنیارێکی جوانتر بۆچی دەستگایەک دانامەزرێ بۆم کافە حی مخدرات ئەو چۆن دەستگای مینمان هەیە بەڵام کاریگەری هەبووە دەستگای مینە دەستگای ئەمانەیە هەموو کاریخوان کردەوە بەڵام ئێمە ئەگەر یاسایەکمان هەبێت لە پەرلەمانی کوردستانەوە ئێمە پێویستە باسی دین بۆچی تا ئێستا لە پەرلەمانی کوردستانەوە یاسایەک دەرنەچووە بۆ بەرەنگاربوونەوەی نهێشتنی مادرۆژ قسە لەسەر ئەوواکەین پێم باشە میوەکەمان چونکە لەگەڵ ڕێزم بەڕاستی ڕاستپاردنی ئەم شتانە بە ڕێکخرا و دیسانەوە لاریتر دروست ئەکات چونکە کۆمەڵێک کەس مستەفی دەبن نابێ بە شتێکی گشتی بۆ هەرێم بابە زۆر زۆرە وازان پەلەتە بچینە لای خەڵاوانە قەرات باشە باسی لای قەرات باشە میوەکە ئەخۆین و دواتر گفتوگۆی زیاترەکەین بەڵام لەوێ پیاسەیەکەکەین بەناو بازار پێشی بچین ناو گفتوگۆکانمان سەرەتا چین گوێ لە دکتۆر ڕەوشتە گرین باشە دیمانەیەکمان هەیە لەسەر ڕێژەی توشبوون و ئالوودەبوون و دواتر گفتوگۆکەین باش نییە؟ هۆکاری چییە کە گەنجەکانمان بە ڕێژەی زیاتر مەسەن تووشە بن بە مادەی هۆشبەر لەبەرەوەی هەر خۆی تەمەنی گەنجی تەمەنێکە کەسەکە تێیدا کەمتر لە تەمەنەکانی تر بە تەمەنی پێگەیشتن بۆ منەوە کوونمونە دەسڵمێتەوە لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان کەمتر ئەو ترس و شەرم و هەستکردن بە گوناهانەی هەیە کە تەمەنەکانی تر هەستی پێ دەکەن ئەمەش گەلەوەی کەوا لەو تەمەنە بەکارهێنانی ئەو مادانە لە قۆناغە سەرەتاییەکانی زۆرێک لە هێز و توانا و هەستکردن بە هێز و شەرم نەکردن و کۆمەڵێک ئەحساسی وایان بۆ دروستەکات کە گەنجەکانم ئەحساسانیان پێخۆشە لە قۆناغە سەرەتاییەکان بەڵام دواتر دیارە ئەم کاتێک دەگاتە مەرحلەی ئاڵوودەبوون بەعکسەوە ئیشەکات ئەو مادانەوە زەرێکی زۆر بە گەنجەکان دەگەێنێت. باشە ڕێژەکە لە کوردستانە لە بەرزبوونەوەدایە ڕێژی ئاڵوودەبوون بەپێی ئەو داتایانەی کە لەبەر دەستی ئێمەدانە نەخۆشخانەی دەرونی هەولێر و هەروها لە کلینیکی پزیشکە دەرونیەکان لە شاری هەولێر و لە شارەکانی دیکەش بەپێی ئاگاداری ئێمە بەڵێ ئەو ڕێژێ لە زیادبووندایە و چاوەڕوان دەکرێت لە ساڵانی داهاتوو ڕێژەکە چەند جاری ئێستاش زیاد کات و بەرەو زیاد بوون. باشە ئەو مادانەی کە زیاتر گەنجەکان ئەو مادە هۆشبەرانی کە زیاتر بەکارهێنن کامانن ئەوەی کە ئێمە زیاتر هەستی پێ دەکەین زۆربەی مادەکان لە کوردستان بەکاردەهێنرێن بەڵام بە دەرەجەیەک مادەی کریستال خەریکە ئێستا جێی ترامال دەگرێتەوە لە کوردستان و بەکارهێنانی یەکجار زۆر بۆ لە کوردستان. هۆکاری ئەوەی کە گەنجی ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەناباتە بەر مادەی هۆشبەر بۆ چی ئەگەڕێتەوە؟ هۆکارەکەشی بۆ چینی من چەند هۆکارێک یەکێک لە هۆکارەکان من ئەگەڕێمەوە بۆ هۆکاری سیاسی. هۆکاری سیاسیش ئەوەیە کەوا ئێمە وا پێ دەچێت هێزێکی دەرەچی لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی بێت ئەم گرفتە بگوازێتەوە ناو وڵاتی ئێمە چونکە لەم 2 ساڵی ڕابردوو کە ئێستا باسیەکەم بەکارهێنانی ئەو مادانە زۆر بووە فراهەمبوونی ئەو مادان لە کوردستان لە زۆر بوونەدایە و ئەو مادانەی کە هەشن کۆمەڵە مادەیەکن کە جاران لە کوردستان نەبوون ئەو مادانە یعنی وەلە چەند وڵاتێکی دراوسەی ئێمە ئەو مادانە زۆرن بۆ ئێمە دەزانین کە ئەو مادانە لەوێ هاتوونەتە ئێرە و ئەو مادانش بە کەمیەی غرامێک و 2 غرام نەهاتوونەتە ناو کوردستان بۆ ئێمە بڵێن ئەمە دەرزەی کردووە بە نوعیچکە هاتووە کە نایاساییە یعنی پێ دەچێت لە کلێنێک لە کلێنەکان بە کەمیاتی زۆر ئەم مادەی داخلی کوردستان بکرێت جا لە باشوورەوە بێت لە باکوورەوە بێت لازانم لەکان بلاوە دێت بۆیە من یەکەم هۆکاری بۆ جەرمەوە کەەوە مادەکە زۆر بۆ لە کوردستان و هەرزانیش دەستەکەوێت مقارنەتەن بە وڵاتانی تر یعنی من کۆمەڵێک لەو نەخۆشانەی کە من بینی و من باشەوە دەکەن کە زۆر بە ئاسان ینی ئاسانتر لە مادە لە حەبەکان بەدەستیان دەکەوێت جاران حەبی ترامالیان دەخوارد ئەڵێ دکتۆر من ئێستا ئاسانتر مادەی کریستال دەستەکەوێت وەک حەبی ترامال چونکە ڕێوشێنێکی لەیان حکوومەتەوە حەبی ترامال نابێ بفرۆشێت لە دەرمانخانەکان بەڵام ئەو مادەیە دیارە ئاسانتر دەستیانەکەوێت. باشە هۆکاری ئەوەی کە هەرزانت چی بۆچی لەبەرەوەی زۆرە و فراهەمە بە ئاسانی لەوانە دەست بکەوێت لەناو بازاڕەکاندا ئەوە نقطەیەکی تر بەڕاستی ئێمە لەبیری نەکەین کە جارێک کە شوتومە ئێمە یەکێک لە وڵاتانی کە پێی دەڵێن ترانزیت کەنتری ینی وڵاتێکی کە بەناویدا تێدەپەڕێت مادەیەک ینی پێدەچێت بەناو ئێمەدا بڕوات بۆ باشوور بەناو ئێمەدا بڕوات بۆ وڵاتانی کەنداو بەناو ئێمەدا بڕوا بۆ تورکیا ینی بۆ ئەوروپا لە ڕێگەی مەتاڕەکانەوە نازانم فەوڵاتێک کە دراوسەی وڵاتێکی بەرهەمهێن بێت و ترانزیت کەنتری بێت کە بەناویدا تێپەڕێت
بەردەوام لە بەردەم مەترسی ئەوەدایەکەوە لە داهاتوودا مادەی هۆشبەری تێدا بێتە گرفتێکی کەوت. چۆن نتوانین ڕێژەی ئالوودەبوون و مادەی هۆشبەر کەم بکەینەوە؟ پێش هەموو شتێکە بۆ چوونی من لە قۆناغی ئێستا ئەو داتایین لە بەردەستی ئێمەدان ترس ناکەن. لە یەکێک لەو کۆنگرە ڕۆژنامە کۆنگرە زانستانیەکە من تێدا ئامادە بووم چاوەڕوانی ئەوە دەکرێت کە لە ساڵانی داهاتوو نزیکەی 10% خەڵکی عراق تووشی ئالوودەبوون بێت و داتا زانستیەکانیش دەڵێن هەر وڵاتێک دراوسەی وڵاتێکی بەرهەمهێن بێت لە ڕابردوودا سەتادەی خەڵکەکەی تووشی ئالوودەبوون دەبێت. یعنی گەر بەو پێوەرە بێت ئێمە ئەگەر 6 ملیۆن بین بۆ حسابە بێ نزیکەی بەلایانی کەم 100,000 ئالوودەبوومان دەبێت لە ماوەی داهاتوو بەلایانی کەم ئەگەر زیاتر نەبێت. بۆیە بەپێی من بە بۆچوونی من یەکەم هەنگاو کە پێویستە حکوومەتی ئێمە بینێت دروستکردنی ژوورێکی عملیاتە. ئەو ژوورە عملیاتە پێک هاتبێت لە چەندین پسپۆڕی جیاواز لە بواری ئەمنی لە بواری کۆمەڵایەتی لە بواری دەرونی لە بواری زانستی هەمویان بێتەوە پلانێک دابنێن و ڕۆڵی ڕاگەیاندنە زیاتر لە جاران جەخت کاتە سەر ئەو گرفتە و نەی شارێتەوە چونکە یەکێک لەو کێشانێک ئێمە هەمانە دەسەڵاتی ئێمە هەمانە لە کوردستان هەمیشە ویستومانە لە بەر دوژمنەکانمان لە بەر ڕێی عام لە بەر سەحافە هەندێک کێشەی ناو کۆمەلگا بشارینەوە بۆ چونی من شاردنەوەی گرفتی ئالوودەبوون وادەی بەسەر چۆوە پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن و حکوومەت خۆیشی ئەو زەنگە مەترسیە لێ بدات کە بڵێ ئالوودەبوون لە وڵاتی ئێمە خەریکە تەشەنە دەکات و خەریکە بەرەو پێشەوە دەبوو. جۆمان لە دیمانەکە گرت بەڵام پرسیارە جدیەکە ئەوەیە چیە بەرپرسیارە لە زۆری ڕێژەی ئالوودەبوون بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستانە تاکسی بێگومان خۆی ئەمە دوو سەرێکیان دەگەڕێتەوە بۆ لایانی پەیوەندیدار حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکانە لە هەمان کاتیش سنوور کە ئەمە بەداخەوە لەسەر سنوورەکان بەو شێوازەیە کە ئاسان مادەی هۆشبەر ئاودی وڵاتی ئێمە دەکرێت. بۆچی ئاسانە ئاسان لە بۆی کە ئێمە سنوورەکانمان پێ ناپارێزرێ بۆ بەحکمی بوونی سیاسی کێشەی سیاسی لەگەر سنوورەکانمان بە حکمی هەم لە تورکیا هەم لە وڵاتی ئێرانیش سنوورەکانمان لە دەژێر کۆنتترۆلی هەرێمی کوردستاندا نییە یعنی ئەمە ئاسانیە ئەوی تریشیان هۆشیاریەکەیە بەڕاستی ئێمە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی خوێندنی باڵاوە نەمانتوانی وەکو منهەجێکی لێ بکەین کە ئەمە کارەساتە لە وڵاتە دروست دەبێت ئەگەر وا بکەین بۆی ئێمە هەمیشە بە ڕۆتینیاتەکەی تەماشامان کردووە چۆن مادەی بەسەرچوو لە ڕێگای کۆنتترۆلی جۆری و داخلی کوردستانیش دەکرێت و بەڵام کۆنتترۆلی جۆریشمان هەیە بەڵام مادەی بەسەرچوو لە هەرێمی کوردستان زۆرە واتە خەڵکانێک لە پشتەوەن کە مادەی هۆشبەر مادەی بەسەرچوو بێنە هەرێمی کوردستان. باشە کاک مهاجر ئەم هاوردەکردنی مادەی هۆشبەر بۆ کوردستان وەکو پلانێکی سیاسی نییە بۆ شەڕێکی ناڕاستەوخۆ لەوانەیە بتوانین بڵێن پلانێکی سیاسیە بەڵام زیاتر لەوەکو پلانێکی سیاسی بێ لەبیر نەکەین تجارەت و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر ڕبحێکی زۆری هەیە قازانجێکی مادی زۆری هەیە بۆیە زۆر کەس هەوڵ دەدا خۆی بە ڕێگایەکی ئاسان بە ماوەیەکی کورد دەوڵەمەند بکە لەوانەیە هەندێک دووەل هەبن هەندێک جهاتی سیاسی هەبن بۆ وەکو مسەیتر بن بتوانن شعبی خۆیان کۆنتترۆل بکەن متعمد نەهێشتنی مادەی هۆشبەر سست بکەن کەمتری کۆنتترۆل بکەن بۆ وەکو خەلک لێیان لێ هەل نەستن هۆکار زۆرە بۆ ئەوەی کە یەکێک پەنا باتە بەر مادەی هۆشبەر بەس زۆرترین هۆکار کە ئێستا گەنجانمان پەنا بنە بەر مادەی هۆشبەر چییە؟ بەڕای من دوو هۆکاری زۆر سەرەکیە لە کوردستان ئێستا بەڕاستی هۆکارێکیان ناسەقامگیری سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەو هۆکارێکی سەرەکیە ئەگەر بێ و ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان و عێراق ڕەوشێکی بەهێز بێ ئەوە هیچ وڵاتێکی ئیقلیمی ناتوانێت پەنا با بۆ گەنجانی ئێمە تووشی مادەی هۆشبەریان بکە هۆکاری دووەم بێکاری گەنجان نەبوونی پلانێکی تۆکمە بۆ گەنجانی کوردستان باشە بێکاری بۆچێ بێ هۆکار بێ بۆ ئەوەی کە پەنا بەر ئەگەر ئینسانێک گەنجێک بۆ نمونە 24 کاتژمێر هیچ شتێک نەبێ پێ خەریک بێ کارێک نەکە ئەو تاقەی لە جسمی هەیە سەرفی نەکە ئەوە پەنا بۆ شتی تر دەبا باش تۆ ئەمانوت کاک سیروان ئەمەیە شتێ بڵێم هەژاری و دەوڵەمەندبوون و غروریش ئەم دوو هۆکارەش هۆکارێک نین بۆ ئەوەی کە زیاتر بچیت گومانی تێدا نییە یعنی ئەمان هەڕێک وتەبێژ حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسەکەی ئێماتە دەرەوە وتی پێتانوانەبی قەیرانی ئابووری 100% بەشێک بە لە کێشەی زیادبوونی مادەی هۆشبەر خەڵک ئەخە مادەی هۆشبەر بە پارە بەدەست دەکەی بە ئاسانی ئەوە نیە لە شوێنێک وەکو مۆتەیەک بە 1000 دینار بیکڕی پێویستی پارەیەکی زیاترە خەڵکێک کە دەوڵەمەندە تووشی ئەم کارە ساتەش دەبێت و لە ئاستی دنیاشدا ینی وا بووە خەڵکە دەوڵەمەندەکان زیاتر پەنا بوو ئەم شتانە دەبن بەڵام ئێمە شێمان بەدەست دەکەوێت چکە خەڵکە دەوڵەمەندەکە و دیارەکان لە وڵاتانی بەتایبەتی لە وڵاتانی نامی وەکو وڵاتانی سێمی پێدەن وەکو ئێمە خەڵکە فەقیرەکە دەستگیر دەکرێت وەکو ئەو هێرەگەیە
دەزانی چێ کێشاوێتی خەڵکەکەی زۆر بزنسە و بەکاریشێنێ ببێ حکوومەت بزانین ئاسایش بزانیتن و نە ئێمەمانانش بزانی وەشتی بۆ بکەین. باشە ڕای جەنابەت چییە لەسەر ئەوەی کە مەسەن زۆرترین یەکێک لە هۆکارە سەرکیەکانی کە گەنج پەنابەنە بەرمادەی هۆشبەر بۆ چێگەڕێتەوە؟ یەکێک لە هۆکارەکان برادری خراپە، یەکێک لە هۆکارەکان ڕۆشنبیریە پێویستی نیە، هۆشیاریە پێویستی نیە. ئەی خێزانەکان چ ڕۆڵێکە بینن؟ بەلێ دایک و باب لەوانەیە بە منداڵەکان بە درستی کۆنتترۆل ناکەن. خێزە کێشەی ئابووری دەبێتە هۆکار، چون زەنگینی و دەوڵەمەندی بێتە هۆکار مشجع بۆ ئەو ئیشە. کاک ئیبراهیم شوێنی جوگرافی کوردستان چ ڕۆڵێکە بینێ لە هەناردەکردنی ینی هاوردەکردنی ئەو مادە هۆشبەرانە؟ بەڵێ کاک سیروان و کاک مهاجر پێشتر باسییان کرد کە شوێنی جوگرافی زۆر کاریگەری هەیە، بەڵێ ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان زۆر کاریگەری هەیە لەسەر بە ئاسانی هێنان و ترانزیتکردنی بۆ وڵاتانی کەندا و بەڵێ هەرێمی کوردستان کەوتوتە شوێنێکی زۆر گونجاو بۆ ئەوی زۆر بە ئاسانی بۆ نمونە زۆر مادەی مخدرات دێتە هەرێمی کوردستان لە ڕێگەکانی ناوچە شاخاویەکان یاخود لە ڕێگای کەرکووک مووسڵەوە کە پێشتر ڕێگای مووسڵە بوو دەهات و هەرێمی کوردستان لێرەوە زۆر بە ئاسانتر هەم بە ڕێگەی بۆ لای تورکیا هەمیش بۆ کەندا و یەکسەر ئاودی و دەبوو دەڕۆیش زۆر بە ئاسانی هەم لە ڕێگەی وشکانی هەم لە ڕێگەی فڕۆکەخانەکان کەواتەن سنووری جوگرافی و ئەو ناوچە شاخاوی کە ئێمە هەمانە وەکو هەڵکەوتی جوگرافی بەڵێ کاریگەریەکی زۆر خراپزانی خۆی بەس لە ڕێگای سنوورەوە نا ینی کە بەس برێ سنوور هۆکارەکەی ڕاستە سنوور هۆکارێکی ئەساسیە بەڵام تۆکمەکردنی سنوور ئەساسە بێگومان ئێمە نەمانتوانیوە هۆکاری ئەوەیە دیسان دەڵێم و سیاسیە بۆ نە پارتە سیاسەکانی ڕۆژهەڵات لە سنوورەکانی هەرێمی کوردستان جێگیرن پارتە سیاسەکانی باکوور لە سنوورەکان جێگیرن واتە ئەوان خۆیان وەکو لە چارتیوە سیاسەکەی پێیان دەڵێن هەرێمێکیان دروست کردە لەو منتیقا واتە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە وەکو حکوومەت بتوانانی کۆنتترۆلی ئەم شوێنانە بکە هۆکارەکە ئەوەیە خۆشیان هەندێک پارتی کە لە قۆناغێکەمش باسم کرد هەندێک پارتی سیاسی بەشێکن لە ئالوگۆڕەکە یعنی ئێمە هەمیشە داوامان حکوومەتی هەرێم لەلایەن ئەمریکانە بووە کە بەڕاستی دەبێت کۆنتترۆل ینی عێراقیش بەشەکە لە پاراستنی سنووری هەرێمی کوردستان چکە ئێمە سنوورێکمانەیە بەشێکی لە عێراقاوە عێراق سنووری خۆی چۆن پێ ناپارێزێت چۆن ئێمە پارێزێت حکوومەتی هەرێمی کوردستان علاقەی لە عێراق نەبێ علاقەی لە بەغدا نەبێ ئەبێ خۆمان سنوورەکانی خۆمان پارێزین ئەگەر ماڵی خۆمان پاراست ئەو کاتە کەس ناتوانێت وەکو هەرێم من حەزەکەم سۆزانخانیان نەک تەنها هێزی ڕۆژهەڵات و باکووریش هێزی کێش بەڕاستی زۆر هۆکارێکی دی هەیە ئەگەر ڕوخسەتم بدەنێ ئێران ئەفغانستان تورکیا پاکستان و کوردستان دەکەونە سەرهلالی زێڕینی ترانزیتی مادەی هۆشبەر هەرکو باسم کرد مادەی هۆشبەر قازانجێکی یەکجار زۆری هەیە ڕێژەیەکی زۆری بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە دەرەوە هەرێمی کوردستانن کەواتەوە لە ئەوروپا دەژین ئەو ڕێژەیە مادەی مخدراتیان لە چ شوێنێک دەی بۆ بشێت ڕێگایەکی زۆر ئاسان لێرە بەداخەوە وەزارەتەکان و حکوومەتی هەرێمی کوردستان موسساتی نین ئەگەر موسساتی بی ئەبێ سنوورەکانمان پارێزین من بەرپرسی یەکەمم کە ئەو قسەی دەکەم وەکو هاوڵاتێک ئەبێ ئێمە سنوورەکان پارێزین ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەمومان هاوکار بین بۆ ئەوەی خەڵکی بیانی داخلی سنوورەکانی کوردستان نەبێت ئەگەر هاوڵاتی ئیشی خۆی نەکا ینی بۆچی ئێمە هەرێ بڵێن حکوومەت بەرپرسیارە وانێ آخر خەڵکی ژیانی من لەگەڵ ژیانی پێویستە خەڵک داهاتی پێویستە ئەگەر بێوباری ئابووری هەرێمی لەسەر ژیانی کەسێکی تر حکوومەت بۆ ڕێگە دەدا با تۆکمەت بێ با تۆمتر بێ تا لێرەیە پرسیارە دروستە بێ ئایا تا چەند گەنج ینی هۆشیارە لەوەی ئاگادار بێ لە خەتەریاتەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر و ئالوودەبوون ئێمە راپۆرتێکمانەیە دەیبینین و دواتر دەگەڕێنەوە گفتوگۆکان بەردەوام وشارکردنەوەی گەنج لە کۆمەڵگای کوردستانیدا دەربارەی مادە هۆشبەرەکان بابەتێکی زۆر هەستیار و گرینگە کە پێویستە هەموو لای کاری گرنگی لەسەر بکات و کارێکی لەسەر بکات کە بتوانێت کاریگەری هەبێت بۆ هوشیارکردنەوەی گەنجانی ئێمە لە کۆمەڵگا و لە وڵاتەدا دەتوانین تا ڕادەیەکی باش بڵین بەهۆی ئەو ڕێکخراوانە یاخود بڵێن ئەو میدیانەی کە کاریان لەسەر ئەم بابەتە کردو کۆمەڵێک کۆنفرانسیش بەڕێوە چۆ لە ڕابردوودا ئەمانە بەڕاستی کاری زۆر باشن بەڵام پێویستە هەنگاوی باشتر و گەورەتر و کاریگەرتر بنرێت بۆی بتوانرێت گەنجان وشار بکرێنەوە لەم بارەدا نا مەسەلە ناتێگەشتن نییە مەسەلە ئەوەیە کابرا بێ ئیشە هیچ ئیش نییە ینی حکوومەت هەمووی خۆی لە هەموو کەسەکان بەردایتەوە ینی هەرچی ئەکەی تەماشاکەی حکوومەت ینی ئینسان کە بێ ئیش بوو تووشی هەموو موقیفە بی تووشی مەشروبە بی تووشی هەموو موقیفەکانە بی ئەوەش لای حکوومەت دەبی حکوومەت ئەو شتەی سارە سەرکە دەبی ئەوەی جێبەجێکە ئەوەی کە گەنج ئەیوێ
ئەوڕۆ گەنج نیتی هەیدنێتی تاقیبی ئیشی پیاوەشەکەم سان ئیشی تریاک بکات ئیشی ڕەش بکاتن ئەنی ئەنواع ئیش هەیە ئەوڕۆ تێگەیشتن هەیە بەڵام بۆ ڕادێ نییە کەوا بتوانێتن تەواو خەیلی بەدوور بگرێتن یان لەوانەیە ینی بەو خراپەکاریەکانی بزانێ بەڵام نەزانێتن ئەو زانێرینێکەوە بکوێتە ناو بابەتەکەەوە ڕاستەخۆ کەوا چی ڕوو دەداتن یا خوددایەوە چی بەسەر دێتن ینی هۆشداریەکی بۆی نییە ینی هۆشدارێکی تەواو نیە لەسەر و مادەی هۆشبەرکەوە چەندە خراپە چەندە ئەوەیە لەوانێت تەنها سوکێک بڵێ مادەی هۆشبەر نا مادەی هۆشبەر خراپە هەر ئەوەندە بزای ینی سوکە بەسەر هاتێک یان سوتە قسەیەکمان لەسەری جۆلێ ببێتن یاخۆ زۆر زین لە ڕاگەیاندەکانە تەنها ئەوە بڵاو دەکرێتەوە دوورکەن و لە مادەی هۆشبەر زیانی هەیە ینی ئەوە ڕوو ناکاتەوە دوای ئەوە چیت بەسەر دێت گوێمان لە بۆ چوونانە بوو کاگی برایم ئێستا چۆن وا بکەین گەنجی ئالوودەبوو دەرکەین لەو کاری کێسە بەسەری هاتووە و چارەسەرەکان چین ڕێگریەکانی چین بەڵێ ئەگەر لەو کەسانە دەست پێ بکەن کە ئێستا لە بەندیخانەکانی هەرێمی کوردستانن دووبارە دەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئەبێ وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی و وەزارەتی تەندروستی و دەستگاکانی ئاسایش و پۆلیس ئەبێ هەڵسن بە یارمەتیدانی ئەو خەڵکانەی کە خۆبەخشانە هاتوون کار دەکەن بۆ وشیارکردنەوەی ئەو بەندیانە ئەبێ لە ڕێگەی ڕێکخراوەکان و وەزارەتەکانی پەیوەندیار ئەبێ بەرنامەجێکی باشی ڕێکوپێک دابدرێ بۆ ئەوەی ئەو تاکانێک کە ئێستا لە بەندیخانەکان ئاستی وشیاریان وا بکەین کە مودەی قانونیەکەیان تەواو کرد هاتنەوە ناو کۆمەلگا زارێشتر نەگەڕێنون سەر ئەو ماددانە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەبێ ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی وەکو دەستگاکانی ڕاگەیان وەکو وەزارەتی ئەوقاف وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی وەزارەتی کار و کارباری کۆڵەتی ئەو وەزارەتەی پەیوەندیدارن بەو بابەتە ئاستی ڕۆشنبیری خەڵک تاچی کوردی لە شەقامەکان لە ناوەندەکانی خوێندن لە هەموو شوێنەکان پێیان بڵێن ئەگەر بێ و مادەی هۆشبەر بەکاربێن ئەوە مەسیرتانە زۆر باشە ئەی سۆزان خان لەلایەنی یاساییەوە بێت چی بکرێت بۆ ڕێگریکردن من وەکو جگەلەوەی لەم بەرنامەیە باسی ئەەکەم وەکو پێشنیارێکیش بەڕاستی ئەیەمە پەرلەمانی کوردستان پێویستمان بە یاسایەکە یاساک چووکە بکو وتم لە یاساکەی ئێستا بەڕاستی نەقسی زۆر هەیە تا ئێستا مادەیەک نییە لە قانونی مخدراتە ئەگەر هاتوو کەسێک لە دەرەوە موادی مخدر ببا بۆ ناو سزن چۆن تەحەکوم ئەکرێت بە چ مادەیەک لێ پێچینەوەی لەگەڵەکەی جگە لەوەش ئێمە پێویستمان بە یاسایەکە بەڕاستی بۆ هۆشیارکردنەوەی گەنجان جگە لەوەش ئەو گەنجانی کەوا تووشی ئەم دۆخە ئەبن پێویستە بە یاسا ڕێخستنەوەیان بکرێتەوە چۆن دەهێنرێنەوە ناو کۆمەلگا چۆن چاکسازیان تێ ئەکرێت چۆن ئەوەی کە هۆشیار بکرێنەوە ئەوەی دیکەش کە پێویستی بە یاسایەکە دیسان ئەیڵێمەوە ئێمە یاسایەکمان پێویستە کەوا لێپێچینەوە بکە لە زیادبوونی سەروەت و سامانی هەندێک کەس چووکە هەندێک تیجار کە دەزانن بەم شێوەیە بە زووی پارێکی باشیان هێتە دەست لەم دۆخەیە بەڕاستی پەنابن بۆ زۆر باشە بازرگانی تۆچی بە چارەسەرزان خۆی باشترین چارەسەرێن دایک و باوک خانەوادا بەڕاستی چاودێرێکی سەرتر بن لەسەر مناڵەکانیان کە ئەم تیرۆرە بەبێ ئاگادار بن شتێک ڕوو دەدە لە کاتێکی دەزانی کوڕێکەت مناڵەکەت و یەکێک لە خانەوادەکات تووشی کارە ساتێک بۆ ئاگال دێنیە یعنی چاودێری خێزان یەک لە بابەت ئاساسیەکانە بۆ ڕێگریکردنەوەی چالاکوانە مەدەنیەکانمانەتوان دووەمیان ئەوی کە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئێمە ئێستا باشترین و ئاسانترین ڕێگامان هەیە کە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی پێدا دەمەزرێت یاسای ژمارەیەکی ساڵی 2011 4000 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمان هەیە دەکرێت ئێمە دەستەیەک لەو ڕێکخراوانە هەڵبژێرین یعنی ئەمە کاری حکوومەت بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوانی دەوڵەتەکانی کە لە کوردستان وجودیان هەیە ڕاهێنان بەو گەنجانە بکەن وەکو خۆبەخشێک بتوانن لە شوێنەکان لە شوێنە گشتیەکان ئەمانە بڵاو بکرێتەوە بۆی ببێتە بەشێک لە هۆشیاریانی ئەمانی توش بوون تازە هیچ ئەمان ممکنە ئاسان نەبێت چارەسەرکردنی ئەو خەڵکەیە بەڵام گەنجی تر کە بە تایبەتی لەو قۆناغا جیلێک پێیا بۆ وەکو هونەرمەندەکان دەڵێن جیلی ئایپاد ئەو جیلا هەر لە فەیسبوک شتەکان دەبینی هەر لە فەیسبوکەوە تەماشای شتێکان دەکە ئەمە کارەسات دروستەکە بەبێ ئەوەی نەکۆمەلگا و حکوومەت کردنەوەی سنتەریش بۆ ئالوودەبووان بۆ ئەوەی کە تەرکی بکەن لە جیاتی ئەوەی لە سجنێکا دای بنێن و خەڵکی تر توش بکە باشتر نییە بێگومان ئەمە زوو کاک ئیبراهیمەوە پرۆژەیەکە کاک ئیبراهیم ئاگادارم هەیەی یعنی وەکو ڕێکخراوەکەی خۆیان ئەمە بەشێکی ئاساسی بەڵام تطبیقکردنی چۆنە گرتمان لە تطبیقکردنی ئەم پرۆژانە زۆر جاریش بەڕاستی پرۆژە چارەسەری ئەمە یاسامان پێویستە لە هەموو حاڵەت بۆ خۆی پرۆژەی گەیشتووە بەچی بڵێ ئەم پرۆژەیە تا ئێستا لە ماڵەوەیە بەداخەوە لە ماڵەوەی چکە بەڕاستی ئێمە دەمانوی سەرۆک حکوومەت یاریمی کوردستان ببینین ئەگەر بێ و سەرۆک حکوومەت یاریمی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە ئەو پرۆژەیە ئاراستەی جەناوی سەرۆک حکوومەت بکەین و بیر و بۆچوونەکانی ئێمە و مەترسیەکانی ئەو مادە هۆشبەرانە بە سەرۆک حکوومەت بگەین کاری ئێوە یعنی ئەو پرۆژێ بەستە نا بە سەرۆکی حکوومەت دەکرێت
چونکە دەسەڵاتی باڵای ئەو وڵاتە ئەوە تەنها ئەو دەتوانین یاساکانەوەکان بجوولێنی وردە وردە کات ماوە تەواو ئەبێت باشە بەجیا هەر یەکێکتان گەشتن بەچی لە ئەنجامی ئەم گفتوگۆیە و چی بە چارەسەر زانن و چی بە گەنجان ئەڵێن بەڵام لێرە نا باشە هەرێک و بە شێوەیەکی جیاواز و لە شوێنێکی تر سوپاسدانێک. لە تەواوی ئەم پرۆگرامە و تەواوی ئەو دۆخانەی بەڕاستی لە هەرێمی کوردستانە هەیە من گەشتومەتە ئەو باوەڕێکەوە ئێمە پێویستە یاسایەک لە هەرێمی کوردستان دەربچێت جیاواز لەو یاساییکەوە نزیکی 50 ساڵ پێش ئێستا لە عێراق دەرکراوە کە بە یاسای مخدراتی ساڵی 1965 ناوزەند ئەکرێت ئەوەی کە جگە لەوەش من داوە لە گەنجانی هەرێمی کوردستانەکەم ڕاستە کۆمەڵێ دۆخیان هەیە وەک بێکاری وەک ئەوەی پلانی تەواو نییە بۆ گەنجان بەڵام لە هەموو حاڵەتێکا پەنابردن بۆ موادی مخدرات ئەمە کارێکی بەڕاستی عاقلانی نییە ئەوەی کە من داوە لە ڕخراوەکانەکەم لەم کاتەیە کەوا وەکو دەوترێت دۆخێکی ناهەموارە لە هەرێمی کوردستان هۆشیاری تەواو بدەن بە گەنجان چونکە گەنجان لە هەرێمی کوردستان ئەشێ زۆر زانیاریان نەبێت لەسەر ئەو مادانەی کەوا مخدر و بەکاریشی ئەهێنن جگە لەوەش وەزارەتی تەندروستی بەڕاستی ئەرکی سەرەکی وەزارەتی تەندروستیە کەوا بە لیست بە ناوزەندکراوی تەواو ئەو دەرمانانەی کەوا مخدراتە دیاری بکات و قەدەغەی بکە جگە لەوەش ئەنجومەنی ئاسایش پێویستە لە هەرێمی کوردستان بە یەک دەستگا ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوەکەوە گەنجام لەم کاتەیە بوون. ئەمڕۆکە بەڕاستی گفتوگویەکی زۆر باشمان کرد لەسەر بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان. ئەم جۆرە بەرنامانە هیوادارم بەردەوام بێ لە کەناڵەکانی تر لە کوردستان چکە بەڕاستی ئەم جۆرە بەرنامانە وا دەکات ئاستی ڕۆشنبیریتاکانی کوردی بەرزتر بکاتەوە چکە بەڕاستی تاچی کوردی ئێستا لە کۆمەلگەی ئێمە لە ژێر هەڕەشەی زۆر دایە چکە بەڕاستی وڵاتانی ئیقلیمی دەوریان هەیە لە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان ئێمە ئەبێ حکومەت هەرێمی کوردستان یاسایەکی باش دەربکا بۆ ئەوەی زیاتر بەرەنگاری ئەو مادە هۆشبەرەوە و هەروەها بودجەیەکی تایبەت دابین بکا بۆ ئەوەی بەرەنگاری ئەو مادانە بیتەوە ئەگەر بێ ئەو یاسایە دەرچوو ئەبێ بنکەکانی چاکساسی لە شارەکانی کوردستان دروست بکرێت ئەگەر ئەو بنکە چاکساسیانە دروستکە ئێمە دەبێت لە ڕووی زانستیەوە پلانێکی تۆکمەی بۆ دابنێن بۆ ئەوەی زیاتر ئەو مادانە یاخود ئەو کەسانی ئاڵودەی مادە هۆشبەرن هیچ کە لەژێر هەڕەشەی مادە هۆشبەرەکان نەبن. بێگومان ئەمڕۆکە لەم بەرنمەیە زیاتر تێگەیشتم کە مەترسی مادی هۆشبەر چیە و چۆنە بۆیە گرینگە بۆ لایەن هەموو لایەکمانەوە کە گەنگەشی ئەو بابەتەمان کرد ئەمە ببێتە بەرنامە و پلانێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ لایەنی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان کە بەجددی کار لەسەر ئەم پرسێ بکات لامان کادا ئەوەی بەلای ئێمەوە گرنگ بوو ئەمڕۆکە تێگەویشتم کە بەڕاستی خانەوادە ڕۆڵێکی ئەرێنی دەبینێ لە هۆشیارکردنەوەی نەوەکانی خۆیان مناڵەکانی خۆیان بۆیە داوا دەکەم لە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی تۆکمەدا بنێت بۆەوەی کە لە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ببێتە بەشێک لە هۆشیارکردنەوە بۆ هاندانی گەنجان بۆی دووکەم لەو بابەتە لە هەمان کاتیژا داوا لە خانەوادەکان دەکەین کە ببێنە چاودێرێکی باشتر بەسەر مناڵەکانیان بۆی دوورکەونەوە لەم بابەتە مەترسیدارە کە پێی دەڵێن تیرۆریسپی.